سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی پێنجشەمە سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ دەست بە سەرکرانی هاوڵاتیەک لە شاری سنە ئێعدامی بەندکراوێک لە کرماشان بەبێ ئاگاداری بنەماڵەکەی ئەگەری دیپۆرتکردنەوەی هاوڵاتیەکی خەڵکی مەهاباد لە تورکیاوە بۆ ئێران مانگرتنی کۆمەڵێک لە بەندکراوانی زیندانی وەکیلابادی مەشهەد و هێرشی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر هونەرمەندێکی ژن لە ڕەشت. دەست بە سەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنە ڕۆژی سێشەمە 19 خاکەلەوەی 1404 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە بە ناوی پەیمان شێخولئیسلامی لەلایەن هێزەکانی ئیداری ئیسلاحاتەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کرا. ناوراو بە هێرشی هێزە نزامیەکان بۆ سەرماڵەکەی و بە توندوتیژیەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراوە و سەرەڕای بە دووەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتن و هۆکاری دەست بەسەرکرانی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستدانیە. جێگای ئاماژەیە لە مانگی ڕابردوو بە تایبەت لە ڕێوڕەسمەکانی نەورۆز لە کوردستان ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی لەلایەن ناوەندامنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراون و تێعدادیکیشیان حکمی زیندانیان بەسەردا سەپێنراوە. سەپاندنی 1 ساڵ بەندکران بەسەر یەکێک لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە. ڕەزا بورکە لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی و خەڵکی شاری پیرانشار بۆ تێپەڕاندنی ماوەی بەندکرانی ڕۆژی 21 خاکەلەوەی 1404 بانگێشتی زیندانی نەغەدەکراوە. ناوبراو ساڵی 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینادا دووجار لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر کراو. سەرجەم ماوەی 6 مانگ لە گرتوخانەکانی ئەو ناوەندانەدا ئەشکەنجە و ئازار و لێپرسینەوەی لێکراو. پاشان بەدانانی وەسیقە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. پاشان ئەو چالاکوانە لەلایەن دادگای ئینقلابی مەهاباتەوە بە تۆمەتی تێکدانی بیرۆڕای گشتی و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 1 ساڵ زیندانی تازیری بەسەردا سەپێنرا. سازکردنی دۆسیەی نوێ بۆ محەممەد ڕەسوڵپور. محەممەد ڕەسوڵپور بەندکراوی سیاسی کورد و خەڵکی شاری شنۆ کە لەلایەن ناوەندە قەزایەکانی ڕژێمەوە حکمی 1 ساڵ و نیو زیندانی بەسەردا سەپێنرا بوو. ئێستا بوو ماوەی 4 مانگە لە زینداندایە. لە دۆسیەیەکی نوێدا لەلایەن دادگای گشتیەوە و شارەوە بانگێش کراوە. ئەو بەندکراوە سیاسی ڕێکەوتی 12 پوشپەڕی 1403 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعات بۆ سەرماڵەکەی بە توندوتیژیە و بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و مانگی ڕەزبەری هەمان ساڵ لەلایەن دادگای ئینقلابی شاری شنۆ بە تۆمەتی ئەندامەتی لە حیزبەکانی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی و چالاکی تەبلیغی دژ بە ڕژێم حکمی 2 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا کە دواتر بۆ 1 ساڵ و نیو بەندکران کەم کرایەوە. ئێستا و چالاکوانە سیاسیە کە لە کاتی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی لە زیندانی شنۆدایە لە دۆسیەیەکی نوێدا بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژێم لە بەرژەوەندی حیزبە کوردیەکاندا بانگێشتی دادگای گشتی و ئینقلابی و شارە کراوە. ئێعدامی بەندکراوێک لە کرماشان بەبێ ئاگاداری بنەماڵەکەی. ڕۆژی چوارشەمە 20 خاکەلێوەی 1404 هەتاوی بەندکراوێکی خەڵکی شاری کرماشان بە ناسناوی کامبیس فەتحی تەمەن 28 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانی ناوەندی کرماشان لە سێدارەدرا. ناوبراو 3 ساڵ لەمەو پێش لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و پاشان لەلایەن ناوەندە قەزایەکانی ڕژێمەوە بە تۆمەتی کوشتنی بانقەز حکمی سێداری بەسەردا سەپێنرا. جێگای ئاماژەی ڕژێمی کۆماری ئیسلامی بەهۆی ترسی لە کاردانەوەی کۆمەڵگای ئێران دژ بە سزای سێدارە لە مانگی ڕابردوودا کۆمەڵێکی زۆر لە بەندکراوانی بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان لە سێدارەداوە. ئەگەری دیپۆرتکردنەوەی هاوڵاتیەکی خەڵکی مەهاباد لە تورکیاوە بۆ ئێران. شەهلا پیراستە هاوڵاتی کوردی خەڵکی شاری مەهاباد بەهۆی ڕەتکردنەوەی پێشنیاری ڕژێمی تورکیا بۆ سیخوڕی دژ بەلایەنە کوردیەکان لەلایەنەوە ڕژێمەوە مەترسی دیپۆرتکردنەوەی لەسرە. ناوبراو بۆ ماوەی 8 ساڵە لە شاری ئامەدی باکووری کوردستان نیشتەجێیە و ڕێکەوتی 18 خاکەلەوەی ئەم ساڵ بە هێرشی هێزەکانی ڕژێمی تورکیا بۆ ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانە کراوە. پاشڕۆژێک لێپرسینەوە ڕادەسی ئیدارەی کۆچی تورکیا کراوە و لە حکمێکی ناڕەوادا بڕیاری ڕادەستکردنەوەی بە ڕژێمی کۆماری ئیسلامی دراوە.
جێگای ئاماژێ و چالاکوانە مانگی دیسەمبەری 2024 لەلایەن پۆلیسی تایبەتی تورکیاوە دیسان دەست بەسەر کرابوو کە بەهۆی ڕەتکردنەوەی پێشنیاری سیخوڕی دژ بە لایەنە کوردیەکانی باکووری کوردستان هەڕەشەی دیپۆرکردنەوەی لێکرابوو. مانگرتنی کۆمەڵێک لە بەندکراوانی زیندانی وەکیلابادی مەشهەد. کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بەندی یەکی زیندانی وەکیلابادی مەشهەد لە ڕۆژی سێشەمە 19 خاکە لێوەمانیان لە خواردن گرتووە. بە پێو راپۆرتانە کۆمەڵێک بەندکراوی سیاسی و عەقیدەتی لە بەندی یەکیە و زیندانە دژ بە سەپاندنی سزای سێدارە بەسەر بەندکراواندا بۆ ماوەی 2 ڕۆژەمانیان لە خواردن گرتووە و هەروەها ڕۆژی چوارشەمە 20 خاکە لێوە 13 بەندکراوی دیکە کە بۆ ماوەی 1 ساڵ و نیوە بەندکراون و سەرەڕای شکنجە و ئازاری زۆر لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون پەیوەست بەم هەڵوێستە شۆڕشگێڕانە بوون. جێگای ئاماژەیە کۆمەڵێک لە زیندانی مانگرتوو لەلایەن بەرپرسانی زیندانەوە هەڕەشیان لێکراوە و تەنانەت بۆ ماوەی 1 مانگ لە مافەکانیان بێبەش کراون. مانگرتنی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکەکانی کاشان. ڕۆژی چوارشەمە 20 خاکە لێوەی 1404 هەتاوی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکەکانی کاشان دژ بە خراپی دۆخی خواردنی سلف مانیان گرتو و ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی وێنانەی بڵاوکراونەتەوە خوێندکاران بەدانانێ و خواردنانە کە وەریان گرتووە لە بەردەم سلف سرویسی زانکۆکە و هەروەها وتنەوەی دروشم دژ بە خراپی کوالێتی خواردن لەو زانکۆیەدا ناڕەزایەتیان دەربڕی. خوێندکارانی ناڕازی ئاماژەیان بەوە کرد کە بەرپرسانی و زانکۆیە بارەها بەڵێنی درۆیان پێداون و تاکاتی چارەسەربوونی کێشەکانیان هەروەها بایەخدانی بەرپرسان بە تۆخی تەندروستی خوێندکاران بەردەوامە بن لە ناڕەزایەتی. کۆبوونەوەی ناڕەزایەتی پشکدارانی شیرکەتی ڕێحان تاگ لە قەزوین. ڕۆژی چوارشەمە 20 خاکە لێوەی 1404 هەتاوی پشکدارانی شرکەتی ڕێحان تاگ لە قەزوین بە کۆبوونەوە لە بەردەم دادگوستەریە و شارە خوازیاری پێداچوونەوەی ناوەندە قەزایەکان لەسەر کێشەکانیان بوون. لە بەردەوامی کۆبوونەوەکاندا پشکدارانی ناڕازی دژ بە بەڵێنە درۆینەکانی بەرپرسانی ئەو شرکەتە ناڕەزایەتیان دەربڕیوە و بە بەدەستەوەگرتنی پلاگارد و وتنەوەی دروشم خوازیاری وەڵامدانەوە و هەروەها پێداچوونەوەی قەزایی بەرپرسانی پەیوەندیدار بوون. بە وتەی ناڕازیان بۆ ماوەی چەند مانگە کە ناڕازایەتی دەرەبڕن بەڵام هەموو کات بەرپرسان بە هێورکردنەوەی ناڕەزایەتیەکانیان بەڵێنی درۆیان پێ ئەدەن و داخوازیەکانیان وەدی ناهێنن. گیان لە دەستدان و برینداربوونی 4 کرێکار لە تەبەس و خۆراسانی ڕەزەوی. لە ڕۆژانی سێشەمە و چوارشەمە 19 و 20 خاکە لێوەی 1404 هەتاوی 2 کرێکار لە کانگەی گوندی ئاهەنگ لە شارستانی بجستان و هەروەها کانگەی بەردی کۆمری تەبەست گیانیان لە دەستدا و هەروەها 2 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان کرێکارێک بە ناوی موختار گیلەچی خەڵکی وستانی گوڵستان بە هۆکاری نادیار لە کانگەی بەردی کۆمری تەبەست گیانی لە دەستداوە و هەروەها کرێکارێکی دیکەش لە کانگەی گوندی ئاهەنگی شارستانی بجستان بەهۆی کەوتنە خوارەوەی بەرد گیانی لە دەستداوە و 2 کرێکاری دیکەش لە هەمان ڕووداودا بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. جێگای ئاماژەیە بە پێو هەواڵانەی لە ناوەندی هەواڵی کۆمەڵەدا بڵاوکراونەتەوە. ڕۆژانی یەکشەمە و دووشەمەی ئەم هەفتەیە بەهۆی ڕووخانی کانگا و هەروەها گازگرتووی لە کانگەکانی مەهابات و دامغان 8 کرێکاری دیکەش گیانیان لە دەستدا بوو کە ئەمە نیشاندەری بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی و بەرپرسانی پەیوەندیدار بە تەندروستی و ئەمنەتی شوێنی کاری کرێکاران لە ئێران و کوردستانە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر هونەرمەندێکی ژن لە ڕەشت. ڕۆژی چوارشەمە 20 خاکە لەوەی 1404 هەتاوی هێزەکانی ڕژیم هێرشیان کردە سەر ژنێکی ژەنێر لە مەیدانی شارەداری شاری ڕەشت و سەرەڕای زەوتکردنی سازەکەی بێڕێزیان پێکردووە. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە ژنێکی ژەنیار لە مەیدانی شاری ڕەشت لەلایەن هێزەکانی ڕژێمەوە هێرش دەکرێتە سەری و بە بێئاگاداری سازەکەی لە پێش چاوی هەمان زەوت دەکرێت. ئەم کردەوەی ڕژیم بووە هۆی ناڕەزایەتی خەڵکو و هێزە نزامیەکانیش بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک ئەو شوێنیان بەجێهێشت. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.